سڵاتان لێبێ قوتابیان لەو پرسیارە ڕاوەستاین دەرێکام لەمانەی خوارەوە ڕوونکردنەوەی نەخشەیە ڕوونکردنەوەی نەخشەیە کە ئێفداش دەکاتە 2x و ئێفی 1 دەکاتە 4 پاسەدانی دەکات. یعنی چی هە لەوانە وێنەی ئێفەکەیە موچی دایتە من داتاشاوی دایتە من بەڵام بە وێنە داوای ئێفی دەکا. نمونەکانی پێشتر بە نەخشە وایە یعنی ئێفێکس دەکاتە ئەوشتە بەڵام ئێستا چێ بە وێنە بابزانین کامیان هەوە قوتابیە قاتیانی هیچ لە خۆتێک نادێ ئەوەشیان نەفسی فکرەیە باشە یاڵا ئێف داش x دەکاتە چی دەکات 2x ڕای ڕاستەوە قەڵەمەگە لە باریکە با هەندۆکەک ئەوە بکەین تەماشەکەنێ تاواوکاری ئێفداشی تاواوکاری وای تاواوکاری ئێفداشی دەکاتە fx تاواوکاری وەش دەکات 2x توان 2 لەسەر 2 کۆسی 2 لەگە 2 دەڕوا کەواتە f(x) بریتە لە 2 لەگە 2 دەڕوا دەکات x توان 2 کۆسی ئەوە خاڵەکەشی دایتە من f(1) دەکاتە 4 f(1) یەکسانە بە 1 توان 2 کۆسی f(1) چەندە 4 1 توان 2 1 کۆسی 4 موجب 1 بێتەوە بەرەی سالب 1 یەکسانە بە 3 4 کەم 1 دەکاتە 3 یەکسانە بە 3 معنای وەیە نەخشەکەیمە چ جۆرە نەخشەیەکە f(x) نەخشەی دووجایە بریتە لە x توان 2 کۆ 3 کامیان وێنەی ڕوونکردنەوەی ئەو نەخشەیە دەنوێنێت پاشە زۆر چاکە ئەوە دەبینم نەخشە چی هێڵی یانی ئەوە هەونیە دەبی گومان لەوەی بکەم یان لەوەی بکەم ئەوەش جوولەی ستونی هەیە سەیەکە چوویتە سەرێ مانای وەیە ئەویان وەڵامە ئەو وێنەیە دەبیتە وەڵامە ڕاستەکە باشە قوتابیان لەبەرەوەی لە خۆتێکمەدا کە دنیا بە وێنە شاتەوە هەمان شتە و باشە ئەگەر بۆ نمونە وەها ڕێککەت ئێستا ئەو هابوو وێنەچکەش بە هەمان شێوە بوو مەسەلا هەر لێروکانە بوو باشە هەمان شت بوو بەڵام ئەوە ئەو هاتر بوو ئێستا کوو بزانی کامیان هەوە وایە تەماشەکەنێ کوو بزانی دێ خاڵی وەردەگری ئاگەر لێبی باشە ئێستا ئەو دوانە بۆ نمونە وێنەچکەم کرد ئەو هایە کوو وەردەگری کوو دەزانم کامیان ئەوەش جوولێکی ستونی سەیەکە چوویتە سەرێ ئەوەش جوولەکی ستونی هەیە سەیەکە چوویتە سەرێ بەس کوو بزانم کامیانەوە خاڵی وەردەگری ئاگادار بە مەسەلەن بۆ نمونە دێم لێروکانە خاڵەکی بۆ نمونە یەکی وەردەگرم باشە یەکی دانم 4 دەردەچی یان ژمارەچکە مەسەلەن ژمارەچکە وەگرە باشە بە شتەچکەش بۆ نمونە ئەگەر بەوەش نەها دیقەت کە بە خاڵی 1 و 4 دەڕوات 1 و 4 یعنی یەکت دانە 4 دەرچوو قوتابیان یەکماندانە بابرین 4 دەرچوو باشە ئەو یەکماندانە 4 دەرچوو فعلەن بە خاڵی 1 و 4 دەڕوات بەس ئایا ئەو بە خاڵی 1 و 4 دەڕوات نا بەوبێردا دەڕوات بە خاڵی 2 و 4 دەڕوات وایە کەواتە ئاگادار بە حساب بکەین بۆ ئەوە بە کامەی و دەیدۆزینەوە باشە قوتابیان ئەوەشمان زانی بابێنەوە پرسیارەی دەرێگەشەکردنی ڕۆکەکان ئی نەمامگەیەک باشە چ دەرێتن دەرێت زۆرێک لە نەمامی کورد دەفرۆشێت دوای 6 ساڵ لە چاندنی دوای چەند ساڵ لە چاندنی دوای 6 ساڵ دوای 6 ساڵ لە چاندنی 6 ساڵ لە چێ دەر لە چاندنی مانای چی یعنی شەو یعنی ئەو کاتەی چاندمان هەتا دەگاتە ماوەی 6 ساڵی باشە ئەوە نەخشەکەمە چم هەیە h داش t 1.5 t توان 2 کۆ 5 تەمان لە جیاتی 1.5 خۆ دەکرێەوە ها بنووسیتن 1.5 دەکاتە چەند دەکات 3 لەسەر 2 3 لەسەر 2 t توان 2 کۆ 5 فەرق ناکاتنە چی بنووسی یەک شتە چ دەرێتن دەرێ بە ڕێسەیەکدا دەرێت بۆ تێکڕای گەشەی ئەو جۆرە ڕۆکانە کە بە سانتیمەتر لە ساڵیدا پێوەرە دەرێت لە ماوەی 6 ساڵەکەدا درێژی نەمامەکە کە گۆتی درێژی نەمامە یعنی ئاگادار بەوە HT 12 باشە کاتێک چێندرا تی سفر بوو ئەو کاتەی چێندرا باشە یعنی ئەگەر ئەوها بنووسین بە جووتە ڕێکراو تی و فاریزە HT وچی ئەوەی x و وچی ئەوە ئەوامانەیە x و f(x) بۆ ڕێک حسابکە ئەو هایە ئای وچی دووتە ڕێکراویە کەواتە لێرەدا 0 و 12 ئەتانی بە دووتە ڕێکراو بنووسی ئەوە بە خاڵ بنووسی چ دەرێ درێژی ئەو نەمامە بدۆزەنەوە یعنی h بە پێی t چی دایتە من h داش چی دایتە من h داشی دایتە من
مادام ئێچ داشی دایتە من پێویستە بلۆ بگلەوەی بگەمە ئێچی تاواکاری لە وەردەگرا خۆ پرسیارەکەگە دیقەتکەی نەیگوتە تاواکاری لەم بەکاربێنە بەس دەبی بیناسمەوە زۆر گرنگە ئاگادار بە قوتابیان ناسینەوەی پرسیاری زۆر مهمە چکەلۆ ئەگە پرسیارت ناسیەوە ئەزانی کو دەستی پێ دەکەی کەواتە کە ئێچ داشی دایتە من دەبی تاواکاری لەوەگرم یاڵە بابزانام تاواکاریەوە تاواکاری وەش تاواکاریوە تاواکاری ئێچ داشی دەبیتە HT ئەفەن HX نا HT تاواکاری وەی ژمارە ڕێی لە تو نەگرتیا ئەگەر لێوی قەت ژمارە ڕێی لە تو نەگرتیا باشە وەک خۆی دەنووسمەوە ئەکا تی توان سێ لەسەر سێ تی توان دوو دەبیتە تی توان سێ ئەفەن ببوورە تی توانیەکە ببوورە ئەوەی باچاکەین وتخوا قوتابیان تەماشەکەنێ H داش یەک H داش تی 1.5 تی نووسیمم تی توان دوو کۆ 5 هەندمان نووسی X توان دوو هەر بە پێڕی توان دوو ڕۆیشتینە یان H داش تی دەکرێت بنووسین 1.5 دەکات چەند دەکات سێ لەسەر دوو تی کۆ 5 باشە وەرە تاواکاری لەوەگرم ئابزانین کو گوتمان کو دەگەینە ئێچی تاواکاری لەوەردەگرم یاڵە تاواکاری لەوەگرم تاواکاری لەوەی تاواکاری وەی دەکا ئێچی تی تاواکاری وەی ژمارە قەت ڕێی لە تو نەگرێتی ئەگەر لێبی وەخش خۆی دەنووسیەوە لە داتاشراوتەوە قەت ژمارە لێ تو ناگری ئەو تێتوانیەکە دەبیتە تی توان دوو لەسەر دوو باشە یان ئێرە جارانە کۆ تاواکاری پێنجی دەکا 5 تی کۆچە کۆسی واتای ئەوەیە HT یەکسانە بە دوو جاران دوو دەکاتە سێ لەسەر 4 تی توان دوو کۆ 5 تی کۆ سی ئەوە بە پێی تی نەخشەی لادانەکەم دیتەوە باشە ئەو جارە داواکاریە چی هەیە داواکاریەکەی چییە قوتابیان داواکاریەکە چییە درێژی نەمامەکە لە کاتی فرۆشتنی چەند ساڵ و چەندمان لە دوای 6 ساڵ یانی لە ئەو کاتەی فرۆشمە نەمامەکمان چەند 6 ساڵی لێ تێپەڕ بوو ئەو جانجین فرۆشتمە کەواتە لە کاتی فرۆشتنی مادەم لە کاتی فرۆشت کەواتە تی شەشە بەس دەنووسی H6 دەکاتە چەند سێ لەسەر 4 6 توان دوو کۆ 5 جارانی 6 کۆ سی باشە بەس پێویستە سێکەش بدۆزینەوە ئەدیەمە ئەو خاڵم لۆ چییە باسمان کرد وتمان کات دێمە ئەو خاڵی لێرە بابێ یەکەم زاوی زۆر جەوەبی ئەوە کەش دابنێم قوتابیان H0 دەکاتە سێ لەسەر 4 0 توان دوو کۆ 5 جاران 0 کۆ سی کەواتە H0 چەندە 12 0 توان دوو 0 ئەکاتە چەند دەکاتە سی مانای سی دەکاتە 12 واتای ئەوەیە ئەو سیە چەندە واتای ئەوەیە ئەو سیە 12 باشە یعنی واتە HT دەکاتە چەند دەکاتە سێ لەسەر 4 تی توان دوو کۆ 5 تی کۆ 12 ئەوە درێژی نەمامەکەم بە پێی تی باشە سیەکەمان دیتەوە ئەو دەدێم دەنووسم H6 باشە قوتابیە ئاسانەوە بزم هیچ شتێکی وای تێدا نیە فکرێکی وای تێدا نیە با بچینە نمونەی تر بزانین چیت کەمانێ بزارە ئەوەش هەمان پرسیارە دووبارەیە باوەش تاوتویەکی لەسە بکەین قوتابیان تەماشەکەنێ دەرێ نەخشەی ئێچداش ئەوەیە بریتە لەو نمونە بۆ تێکراگەشەیەکێک لە نەمامەکان بە سانتیمەتر لە ساڵێکدا پێورا بێ ئەگەر درێژی نەمامەکە یعنی ئەوە ئێچ ئاگادار بە ئەوە ئێچ تیە کاتێک فرۆشە ئەوە تیەکەیە یعنی ئەگەر بە جوتە ڕێکخرا بنووسین خاڵی 0 و 10 ئەو هایە ئەو کاتەی چادر لۆ چکەت و HT ئەو هایە وەکو ئەگەر وەکو جوتە ڕێکخرا بنووسی وەکو جوتە ڕێکخرا بنووسی دەرێتی فاریزە HT وچی ئەوەی دەمانگۆ X و Y یان دەرێن X FX هەمان قسەی بابرێک باشە ئەجا من ئیشمان بەوەی نیە بابێن تاواکارێکی لۆگری تاواکارێکە دەردیمە دەکات دەردیمە دەرمانەکە یاڵا H داش H داش T دەکاتە دوو تی کۆچار تاواکاری H داشی دەکات HT تاواکاری وەی دوو تی توان دوو دابەش دوو کۆ چارتی کۆچێ کۆسی چاچکەین ڕێشی بێخین HT یەکسانە دوو لەگە دوی دەڕۆ دەکاتە تی توان دوو کۆ چارتی کۆسی
دێمەوەی بەکار دەین لەوەی بزانم سێکە چەندە ئێچی سەفەر ئەو کاتەی باشە کاتی کە چاندرا درێژی نەمامەکە چەند و دەبوو کەواتە سفر تواندوو کۆ چار جاران سفر کۆسی ئێچ سفر دەیە سفر تواندوو سفر جارانی وەی ئەوە لەگەرەوەی ڕۆیشت سفر تواندوو سفر جارانی وەی دەکاتە یانی سێکە دەکاتە دە واتای ئەوەیە ئەو نەخشەیە دەکاتە چی؟ ئەو نەخشەیە HT دەکاتە تی تواندوو کۆ چارتی کۆ دە خلاص إلا الله وبڕایەوە ئەوەش نەخشەی درێژی نەمامەکەیە بە پێیتی باشە ئەگەر پرسیارکە گوتی ئایا درێژی نەمامەکە لە کاتی فرۆشتنی باشە لە ماوەی چەندە ماوەکەی نەدایتەوە مثلا بۆن لە ماوەی 6 ساڵ شەشی دادەنێ باشە یان برێ ساڵێک پێش فرۆشتنی باشە ساڵێک پێش فرۆشتنی ئەگەر لە ماوە 6 ساڵ ساڵێک پێش فرۆشتنی کەواتە لە جێتی پێنجی دادەنەی ئەجا حسەبە ئەوەی کە داواکاری لێ دەکاتن باشە قوتابیە بەنسبەت ئەو پرسیارەش هیچ شتێکمان نەما ئێڵە با بزانین چیت کەمان هەیە دەرێ درێژی نەمامەکە پاش 5 ساڵ دەنووسی H 5 خەڵات لە جێتی بەس پێنجی دادەنەی تاوا قوتابیە ئەومە تاوا کرد با بچینە ئەو نمونانەی کە داتەشاوی دووەممانەیەک و دەگەڕێینەوە نەخشە ئەسڵیەکە ئەوانە تەبعاً زۆر ئاسانن دەبینم ئەو نەخشەیەم هەیە دەرێ H نەخشەی F بدۆزەرەوە ئەگەر بزانیت نەخشەی F بدۆزەرەوە ئەگەر بزانیت چی هەیە قەڵەمەکەمان بابێ نوکەکەی چاکەین قوتابیە دەرێ نەخشەی F بدۆزەرەوە یعنی FX چەندە ئەگەر بزانی HF دەبل فەتحەی دەکاتە ئەوە کە بادام دەبل فەتحە هەیە کو خۆ بگەینمە ئێفی یعنی دوو جار تاواکاری تێدەیە شتێکی تکە ئەوە چ من دەرێ لێکەوتی ئاسۆیی هەیە لەو خاڵەدا ئەزانی دوو زانیاری زۆر گرنگی بە من گوتیە بە بێەوەی هەستیش پێ بکەیت لێکەوتی ئاسۆیی هەیە لەوە ئەزانی معناتی لێکەوتی ئاسۆیی هەیە لەوە لێکەوتی ئاسۆیی هەیە یعنی F داش سالب 1 سفرە لێکەوتی ئاسۆیی داتەشا سفر نییە بەڵێ معلوماتە چکە ئێفی سالب 1 دەکاتە سێ یعنی پاسەدانی دەکە چکە لە هەر خاڵێک لێکەوتی ئاسۆیی هەبێت باشە خاڵەکە پاسەدانی نەخشەکەش دەکاو وەروە داتەشاوەکەش سفرە ئێف داش سالب یعنی کە گوتی لێکەوتی ئاسۆیی هەیە لەو خاڵەدا دوو زانیاری زۆر گرنگی بە تو گوتیە یەکەکیان داتاشراو لە سالب 1 سفرە وەروەها داتاشاوی یەکەم هاتەوان ئێفی سالب 1 دەکاتە سێ وەرە ئەو دوو زانیاریە جێبەجێکە پرسیارەکە حەل بوو خلاص هەر ئەوەندەیە وەرە ئەو دوو زانیاریە جێبەجێ بکە پرسیارەکە حەل بوو یاڵا F دەبل فەتحە of X دەکاتە چەند دەکاتە سالب 6X یاڵا تاواکاری لەوە گرم تاواکاری F دەبل فەتحەی با بنووسم لۆی هێماکەتان لێوە نەبی تاواکاری وەی باشە دەکاتە چی تاواکاری F دەبل فەتحەی دەکاتە F 1 فەتحە لەگە تاواکاری فەتحەک دەڕەوە X دەکاتە چی تاواکاری وەی سالب 6X تواندوو لەسەر 2 کۆچە کۆسی کەواتە F فەتحە of X دەکاتە چی 6 لەگە 2 کورتە بیتۆ دەکاتە سالب 3X تواندوو کۆسی ئێستا سوود لەو قسەیە وەردەگرم سوود لەوە وەردەگرم باشە F داش سالب 1 F داش سالب 1 سالب 3 سالب 1 تواندوو کۆسی F داش سالب 1 چەندە سفرە داتاشا سفر لەبەر خاتی لێکەوتی ئاسۆیی سالب 1 تواندوو 1 داران سالب 3 سالب 3 کۆسی سالب 3 بێتەوە بەرەی موجب 3 یەکسانە بە سی کەواتە معنای وێ نەخشەی F داشەکەم دەستکەوت دەبیتە چ F داش X کردی چ سالب 3 X تواندوو هەروەها سێکەش چەندە کۆسێ ئەوەمان زانی باشە قوتابیان F داش بەردەوامە بم لە بۆەوەی ئەوجارە دووبارە تاواکاریچکە لێ وەردەگرم دووبارە چ دەکەم دیسان تاواکاریەچکە تاواکاری ئەوی وەگرم تاواکاری وەی دەکاتە FX تاواکاری F داشی دەکا FX تاواکاری وەی دەرێ سالب 3X توان 3 لەسەر 3 چکەوە تواندووە یەک لە توانی زیاد دابشتوانێت کۆ تاواکاری 3X ئەوجا کۆچێ کۆسی
ئەو دەدەیم ئەو خاڵەی پاسەدانەکەم یاڵا ئێفی سالب یەک ئێفی سالب یەک دەکاتە تەوان ئەو سێ لەگەڵ سێی دەڕوە سالب کەوانە سالب یەک توان سێ کۆ سێ جاران سالب یەک کۆسی ئێفی سالب یەک دەکاتە سێ سالب یەک توان سێ سالب یەک جاران سالب دەکا موجب یەک سالب یەک جاران موجب سێ سالب سێ کۆسی کەواتە سێ ئەو یەک کەم سێ دەکاتە سالب دوو کۆسی سالب دوو بێتەوە بەرەی ئەکا موجب دوو یەکسانە بەسی پێنج یەکسانە بەسی کەواتە نەخشەکەم لۆ ئینتاج بوو ئێفی ئێکس دەکاتە چی ئەوە نەخشەکەمە سالب ئێکس توان سێ کۆ سێ ئێکس هەروەها کۆسی سیەکەش چەندە کۆ پێنج ئەوە تەواو نەخشەکەمان دیتەوە باشە قوتابیە دەرێ نەخشە ئێفێکس ئەوش نەخشە ئێفێکسم دیتەوە یعنی زۆر گرنگە قوتابیە دیسان ئەو قسەی دەکەمەوە پرسیاری بناسنەوە کە ناسیتەوە ئەزانی کویش دەکەی بەچی دەناسمەوە دەبل فەتحی دایتەم یعنی دەبی دوو جار تەواو داوای نەخشەی ئێفەکە دانی دوو جار تەواوکاری کە دەرێ لێکەوتی ئاسایی لەو خاڵەدا یعنی بزانە دوو معلوماتی دوو زانیاری زۆر گرنگی دایتەمە یەکەچیان ئەوەیە داتاشاو لێکەوتی ئاسۆی داتاشاو سفر لە با یەکسەکە واروە ئێکە چەویت کەش یعنی خاڵەکە پاسەدانیشی دەکاتن ئەیدەوەرە هەردوو قسەی تەطبیقە ئەجە ئاگازەیە ئەو پرسیارە حەل نابی باشە بابزانین نمونەی ترچمان هەیە ئەوەشیان هەمان شتە لێکەوتی ئاسۆیی هەیە باشە هەمان قسەیە دووبارەیە با بڕۆینە فکرێککە فکرێتەوە قسە دووبارەبی وازیگی بینە بچینە بارە فیزیاییەکان بابزانین بارە فیزیایەکان کو مامەڵەی لەگە دەکەین قوتابیان باشە بارە فیزیایەکان کو مامەڵەی لەگە دەکەین ئەتوو شتێکت بەبیر بینەوە قوتابیان شتێکت بەبیر بینەوە ئەتوو ئێس ڤی ئەیت هەیە وایە ئەمە کورتی کوردی دەرێم تەماشە ئێستی واتە لادان دووری شوێن باشە ڤیتی واتە خێرایی ئەیتی واتە تاودان باشە طبعا ئەگەر هاتوو ئەم دەرم ئێسڤی یعنی ئەوە لە خۆمە دەوچی برێکان نەما وچی برێ ماسفاتی سیارەکی دەرێم ئێسڤی ئەیە و ماسفاتی چیە ئێسڤی ئەیە باشە ئاها ئێس ڤی مارەشکەمەوە ئێ يلا قوتابیان ئێس ڤی ئەی ئەوە چ پەیوەندیان پێکەوە هەیە ئەوها بڕۆم بە داتاشراو باشە کەواتە داتاشراوی لادان دەکا خێرایی دوو جار داتاشراو دەکات تاودان واتە داتاشراوی خێرایی دەکات تاودان ئەوە چ بوو ئەو بەشی سێم بوو ئێستا مەچ دەکەین عەکسەکەینەوە باشە ئەو پرسیارە ئەمزانین و مامەڵی لەگە دەکەین ئەو جارە دەرێم چێ دەرێم ئەی VS ڕاستە با ڕەنگەکەی بگۆڕین و بیدیار بیتن باشە با ڕەنگەکەی بگۆڕی ئەو جارە دەرێم چێ دەرێم ئەی VS ئەو جارە سیارەکە مواصفاتی ئەو هایە SVA نەما ئەو جارە تەتەوەڕی کرد بوو بە ئەی VS ئەی تاودان ڤی خێرایی ئێسەکەش چیە ئێسەکە لادانە زۆر باشە ئەوەیان چێت تاواوکاریە تاواوکاری تاودان دەکا ڤی تاواوکاری ڤی دەکا ئێس باشە ئاگادار بە یعنی بەو شێوازە ئەی ڤی ئێس ئەوە لەبیر ئەو نمونانەی ئەمە هەمانە ئیناو کتێبی دائیمەن ئەسیرەی وزاری لە سنووری کتێبی دەرناچی قەت دەرناچی باشە لۆیە و حەلەکەم ئاسانترین ڕێگە بەکاردێنم باشە هەندێک جار لەوانە ڕێگەی کارێکەش بەکاردێنم گرنگەوێت تو دوو نمرەکە مسۆگەرکەی ئەوە لەکرە من مهمە گرنگەوێت تو دوو نمرەکە مسۆگەرکەی باشە با بەردەوام بین بابزانین چیمان هەیە ئەو پرسیارەمان هەیە تەمان ئەو پرسیارە یەکێکە لە پرسیارە گرنگەکان باشە ئەمن پێم گرنگە لە بۆ سارەکە ئاگاتان لێبی پرسیارێکی زۆر جوان و چاکە ئاگات لێبی دەرێت تاودانی ئۆتۆمبیلێک لە ترافلایت وەستا بوو ئۆتۆمبیلێک تاودان دەرێت ئۆتۆمبیلێک لە ترافلایت وەستا بوو کاتێک گلۆپی سەوز دەرکەوت ئۆتۆمبیلەکە بە تاودانی دوومە تاودان چیە ئەیە باشە تاودان چیە تاودان ئەیە
تەماشا قوتابیان تاودان چییە؟ ئەوە تاودانەکەمانی هی ئۆتۆمبیلی وەستا دەرێ دەرچوو لە هەمان سادا ئۆتۆمبیلێکی بارهەڵگری لێ تێپەڕ بوو یعنی باسی دوو ئۆتۆمبیلی دەکەوە ئۆتۆمبیلێک لە ترافلایت وەستەیە کە دەزانی کلۆپەکە سەوز بوو ئەوەی کە ڕاوەستەیە دەستەکە بە ڕۆیشتن ئۆتۆمبیلێکەش لە دوور ڕادێتن وایە لە دوور ڕادێتن چ دەکا کە دەزانی کلۆپەکە سەوزە خۆسەبر ناکاتەوە یەکسەر دەڕوا تێدەپەڕی باشە ئۆتۆمبیلێکی بارهەڵگری لێ تێپەڕ بوو چ زانیارێکی دایتەمە لەسەر ئۆتۆمبیلە ئەوەی تێپەڕۆکە تا ئەوە خێرایی دایتەمەند ئەوەش ڤە باشە کەواتە لێرەدا تەماشا ڕێگەکە تەماشای ئەو وێنەیەکی نەچەندە وێنە کەشمانەکە زۆر جوانیش نەبی گلەیمان لێ مەکەن ئەوە ئۆتۆمبیل لە ترافلایت وەستەیە تاودانەکەی دووە کە دەزانی ئەو گلۆپە سەوزە پێ بووە کە دەزانی گلۆپە سەوزە پێ بووە ئەوە دەستەکە بە ڕۆیشتن ئەوە لە دوو ڕاکە دەزانی گلۆپەکە سەوزە خۆسەبر ناکاتەوە یەکسەر تەنیشتی تێپەڕەوی باش کەواتە ئەمن چم هەیە داواکاریەکانی چییە داواکاری ئەوەیە دەرێت دوای چەند مەتر ئۆتۆمبیلەکە دەگاتە بارهەڵگرەکە خوا ئەگەر لە ڕووی فیزیایی مەتر لە بۆ چیە لە بۆ یەکەی درێژیە ئەمەش مەتر دەبۆ ئێسی بەکاردەین یعنی یەکەی ئێسە دەرێ دوای چەند مەتر ئۆتۆمبیلەکە دەگاتە بارهەڵگرەکەی یعنی چەند مەتری دەوێ ئەو تەبعەن لێی تێپەڕوە چەند مەتری دەوێ ئۆتۆمبیلی وەستاو دەگاتە ئۆتۆمبیلی بارهەڵگر چەند مەتری دەوێ یعنی ئێسی وەستاو یەکسانەبی بە ئێسی بارهەڵگر ئەو ماناکەیەتی باشە لە ئۆتۆمبیلی بارهەڵگر چم هەیە تاودانم ئەوە خێراییم هەیە خۆمەگەینمە ئێسی لە ئۆتۆمبیلی وەستاو چم هەیە تاودانم هەیە خۆ دەگەینمە ئێسی دوو جار تاواکاری وەردەگرم لەگەڵمدا بە کورتی و پوختی سەرت نەیاشینم تەماشێ کەواتە ئۆتۆ ئێسی وەستاو یەکسانەوی بە ئێسی بارهەڵگر باشە کوو بگەمێ یاڵە بابێم دەست پێ بکەم ئیوەی خێراییە ئیوەشیان چێت تاودانە تاواکاری خێرایی کورتی و کوردیان ئەوە بەنسبەتەوەی بالێرە ئەو تێبینیە برێم قوتابیان ئەمە لێرە لەوانەیە هەندێک جار ئێستا لە بۆ هەندێک ئەوەش نەکەم باشە ئاگار لێ لێرە کۆسی نانووسم باشە ئەوانە بنووسە یەکسەر وەڵامەکەش لەوە دەرچێت تەماشەم کەی کۆحەلەکەم زانە ئەوە ڕێ بیرکارێکەیە گە تااقەتە ولۆ خۆ بکە تاواکاری ئەوە ڤی دەکاتە دە باشە تاواکاری خێرایی دەکا ئێس تاواکاری وەی دەکات دەتی منووسە کۆسی لێگەڕێ ئەوەیە تاواکاری تاودان دەکا ڤی تاواکاری وەی دەکات دووتی تاواکاری خێرایی دەکا ئێس تاواکاری وەی دەکات تی تواندوو ئەتە دوو تی تواندوو دابشت وەرە ئەو ئێسەی یەکسانکە بەو ئێسەی ئێسی بار هەڵگر دەتیە ئێسی ئەوەکەیت کەش تی تواندووە تی تواندوو یەکسانە موجب دەتی بستەوبەری سالب دەتی یەکسانە بە سفەر کەواتە تێکی هاوبەش وەردەگرم دەکات تی کەمدە یەکسانە بە سفەر یان کاتێک سفرە یان تی یەکسانە بەدە یعنی چی ئەو کاتە کە سفرە کاتی یەکەم کە سفرە یعنی ئەو کاتێک کە لە تەنیشتی ڕەت بووە باشە ئەو کاتێکە لە تەنیشتی ڕەت بووە ئەدی کاتی دووەم یعنی دەچرکەی خایندە لێرە پرسیار دروستەبی لەوانەیە برێ لە نەرێ دوای چەند مەتر ئۆتۆمبیل دەگاتە وەرد برێ چەند کاتی پێویستە ئۆتۆمبیلەکە دەگاتە بارهەڵگرەکەی برێ چەند کاتی پێویستە چەند کاتی پێویستە ئۆتۆمبیلی وەستاو دەگاتە بارهەڵگر چەند کاتی پێویستە هەر دەبێ ئەوی شەی بکەم کەواتە دەچرکەی پێویستە بەس ئەو داوای چی کرد داوای لادانی کردی وەرە لێرە دانێەوە لادانەکەی دانەینەوە قوتابیان لێرە دەنووسین ئێس یەکسانە دەتواندوو دەکات چەند دەکات سەد یعنی کەواتە 100 مەتری پێچەوە لە تەنیشتی تێپەڕوە ئەویش پێی لێ ناوردەوە دەخێرای زیادکە پاش 100 مەتری ئەو جەگەیشتی تێ 100 مەتر ئەو جارە دەرێت دەرێ خۆت خێرایی ئۆتۆمبیلەکە دەبێت چەندە کاتی دەگاتە بارهەڵگرەکەی یعنی ئەوە ڕۆیشتیە کە دەگەیشتێ 100 مەتری پێچوە ئەدی خێرایەکەی چەند بەو کاتێک کە گەیشتی تێ ئەوتە خێراییش دێم لێرە دادنێم کاتەکە چەندە دەیە کەواتە دێم لێرە دایدەرێم دەکاتە دوو جارانی دە دەکات چەند دەکات 20 فعلەن دەبی دوو هەندی خێرایەکەی لێ بکە یعنی ئەگەر ئۆتۆمبیلی بارهەڵگر لەسەر دەی بڕوا وەستاوەکە ئۆتۆمبیل با وەستاوەکەش کە دەستی کردێ بە ڕۆیشتن لەسەر دەی بڕوا بخۆی بە حاتی نایگاتێ دەبی ئیلا خێرایەکەی زیاتر بی وایە کەواتە بزانە هی ئۆتۆمبیلی بارهەڵگر خێرایەکەی دەیە هی ئۆتۆمبیلەکەی چیە دوو جارانی دە دەکاتە ها کردیتە 20 مەتر لەسەر چرکە باشە ئەوەش بەنسبەت مهم ئەوەیە تو بگێ وەڵامە ڕاستەکەی تا قوتابیە لێ حەزم لێ کورتین ڕێگا و ئاسانترین ڕێگا باسکەم
باشە قوتابیە ئەجینە ئەگەر ڕێگە بیرکاریەکە تاقەت هەبوو لۆخۆ ئەو ئەتوانی ڕێگە بیرکاریەکەش بەو شێوازە حەلیکەی. باشە قوتابیە تەواوکاریکە لە بۆ وەردەگری ئاگال لێبی باشە لادان دەبیتە سفر کات ئەو کاتێککە دەست پێ دەکات سفر لە وەستانەوە دەستەکە بە ڕۆیشتن کات سفرە لادان سفراوانە. باشە قوتابیە زۆر چاکە ئەو نمونونەکە ئەتوانین پێ حەلیکەین. باش ئاگال لێبی ئەو پرسیارە گرنگە ئەوەش ڕێگای خێرای ئەگەر حەز لێبی لە خۆ بە ڕێگای خێرایەکەی حەلکەی. باشە لادان دەکاتەتی ئەفەن دەکاتەتی دوو جارانی ڤیتوان دوو دابەشی تاودانەکە چکە تاودانمان هەیە هی ئۆتۆمبیلە وەستاوەکەی باشە خێراییشمان هەیە هی ئۆتۆمبیل بارڕگرەکەی ئەنجامەکەمەوە لە بۆ دەردەچی ئەدی خێرایەکەی دەبیتە چەند دوو هەندی خێرایەکە دوو ئەوەندەی خێرایی بارهەڵگرەکە. باشە خێرایی بارڕگرەکە دە دوو هەندیوی ئەگە داوای کاتەکەی کە دەرێت دوو ڤیدا بەشەی ئەتوانێت ڤیدۆسی ئەو ڕێگەی خێرای لە خۆت ئەگە تاقەتەبوو لە بەرکەی بە سوچی ئەمن پێتەرم بەجێم کە زەرەر ناکەی چکە دڵنیا بە لەوەی ئەو پرسیارە بێتەوە دڵنیا بە لەوەی لە چارچەوەی کتێبی دەرناچی ها یعنی تاکید بە لەوەی بەس ئەو دوو دەگۆڕێ ئەوە دەگۆڕی گریمان 3 مەتر لە سەرچرکەیە تاودا دەکاتە 2 مەتر لە سرکەیە دەکاتە 3 مەتر لە سەرچرکە خوایە گریمانە 2 دەکاتە 4 بۆ نمونە خێرایەکەی نارێت 10 مەتر لە سەرچرکەیە خێرایەکەی 20 مەتر لە سەرچرکەیە هەر ئەو ڕقەمانە دەگۆڕێ ئەجینە ناگۆڕێ تەواو قوتابیە ئەو بەنسبەت ئەو پرسیارەی قوتابیان ئەو پرسیارەی دێ با لە بۆ ڤیدیۆی داهاتووی باشە ئێستا باشەوە ئێستا دەین ئینشاڵڵا ئەوش حەلەکەی سپاسدانەکەم سەرکەوتوو بن.